کە باسی خۆشویستیتان کرد ئەگەر وشەکەیشی بکەینەوە ئەمن فڵان کەسم خۆش دەوێ ڕێک مەبەستەکە ئەوەیە ئەمن خۆشی فڵان کەسم دەوێ خۆشی فلان کەسم دەوێ حتا ئەو کاتەی ئەمن خۆشی ئەو کەسم ویست خۆشم دەوێ خۆشی ویم دەوێ حتا ئەو کاتەی من خۆشی ویم ویست ئەمن فعلەن خۆشم دەوێ بەڵام ئەگەر ئەمن لە ڕێی یاخود لە پەنا ئەو خۆشەویستی بێزارم کرد ئەمن تۆغیانم کردی و زیادە ڕۆیم کردیە یەک دوو کێشەی زۆر گەورە هەیە بەعزە لەو کەیسانی دێتەکنەمە پێی وایە کە هۆگربوون چارەسەری نییە یعنی ئەوە زۆر مشکلەیە ئەمن ناتوانم تەواو ئەوە لە ژیانمە لە دڵمە لە دەمارمە نا یعنی زۆر جار ئەمن پێیان دەڵێن بە کەیسەکان خی گەورە نیعمەتێکی ئەگەر ئینسانی کردیە ئەویش لەبیرکردنەوە ڕاست کێ لەبیر ناکاشتی وما كان ربك نسيا بس خی گەورە لەبیر ناکات ئەگەر نا ئینسان هەمووی لەبیر دەکات یعنی چەندین کەسی خۆشەویستمان مردیە چەندین پەیوەندی بەهێزمان هەبووە چەند کەسمان زۆر خۆشویستە وا مەزانە ئەی تاک وا مەزانە ئەتوو ناتوانی لەبیرکەی بەڵام ڕێگاکانی لەبیرکردن چییە یەکەم شت لە بۆ لەبیرکردنی هەر کەسێکی کەوا پێیوە هۆگری ئەگەر دەتەوێت عیلاج بکەیت ئەگەر دەتەوێت بەردەوامی لەسەر ئەو ئازارێک کە ئازاری دەرونی و جەستەی خۆت دەدەی بەردەوام بە بەڵام ئەگەر دەتەوێت چارەسەری بکەی وەرە با پێت بڵین یەکەم شت پێویستە هەموو یادگارێکی ئەو شخصی لە پێ چاود لابێ هەتا وەکو ئەمن مۆبایلەکەم پڕبی لە نامەی خۆشەویستە کۆنەکەم پڕبی لەوێنەی خۆشەویستە کۆنەکەم هەموو شێوەتەم شای بکەم ئەتوو ناتوانین لەبیرکی هەموو یادگارێکی هەموو دیارەیەکی هەموو تەنانەت چوون لە بۆ ئەو شوێنانەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ ئەو خۆشەویستێ چێوێندەر ئەوت بیر دەخاتەوە هەر شتێک ئەوت بیرخاتەوە نابی لەلات ببینێ دوو بوونی جێگرەوە زۆر ئەساسە بەدیل ئەمن ئەگەر هاوڕێیەکی خۆشەویستم بەدەستدا پێویستە هاوڕێیەکە ببینمەوە ئەمن ئەگەر دووربی خۆیان باوکم لەدەستدا پێویستە مامەکانم یان دایکم بەس لێرە نابتە ڕەتفاعل مەسەلەن بۆ نمونە تو خۆشەویستەکە لە دەستدا یەکسەر بقراری ئەو بدەی خۆشەویستیشی دیکە بینێ ناو ژیانت لەو لە زەواجی ڕک ئەمە چەند زۆر زەواجی ڕکمان هەیە زەواجی ڕکتیە زۆر کەس کۆڕ کە دەبینی خۆشەویستەکەی زەواجی کرد ئەوی زەواجی دەکاتن لە ڕکان بەکەمترین ماوە ئەوە لە زەواج بەڵام بە شێوەیەکی گشت لە بۆ لەبیرکردن خاڵەتێکە زۆر مهمە پەیوەندی کۆمەڵەکانی ڕێکخاتەوە ینی هەوڵدا بتوانێت بەدیلێک هەبی کەسێک هەیە تەمام سامە باسمان کرد بەڕاستی ببرە ماوە ساعت قسەش دەبڕن بەڵام هەر قسەکانی خۆت لەبیر بی بابەتی مەسەلەی پەیوەستبوون و هۆگربوون تەنها ئەوە نییە کە ئەتوو کەسێکی بۆ نمونە ڕەگەزی بەرامبەر بی وانە هەر خۆشەویستی نییە بەڵام جاری وایە هاوڕێکی نزیکتە جاری وایە قسەکەمان لەسەر ئەوەی خۆشەویستیە چونکە بەڕاستیەکەی نامەکی ئەجگار زۆرم لۆ دێ گەنجان ئەوەیە ماوەستا هەردووتان توێژەری کۆمەڵایەتی زۆربەی زۆری ئەو نامانەی کە دێن هەمووشی ئافرەتە کێشەکە چییە؟ ئافرەت تووشی ئەو بابەتە ئافرەتی هاوسەرداری زاری وایە ئاخر بوو ئافرەتی هاوسەرداریش ئافرەتی هاوسەرداریش دەڵێ هاوسەرەکەم خۆش دەوێت فعلا ناتوانم وازی لێ بینم بەڵام ئەو کوڕە کە تە ژیانم خۆشم دەوێتن خاتون گیان دەتوانی لە بیریکێ بۆ شتانە دەڵێ دەزانم غەڵەتم یعنی کێشەکە لەوەیە دەزانم غەڵەتم دەزانی تووشە دابێدەنێ بەخۆی التعلق بالناس التعلق برب الناس هۆگربوون بە خەڵک هۆگربوون بە خودای خەڵک لەبەر ئەوەی خەڵک دەڕوا ئەوەی ئەتوو پێی دەرێ ئینسان دەڕوا هەرچەند لە نزیک بیتن دەڕوا نامینێ بەڵام کێ باقیە خی گەورە هەرچەند دەتوانی هەرتاوەکو هۆگربوونت بەخوای گەورە زیاترکەی لە مرۆڤەکان تەسیر لێ ناکەن بوونیان نەمانیان ئەنگۆ هەستان کردیە کەسی متەدەین ئەگەر کەسێکی خۆشەویستیی لەدەستداتن زۆر تەسیری لێ ناکە لەگەی کەچکە پەیوەندی بەستەیە پەیوەندێکی بەهێزتری هەیە ئەوەی کە ئوستاز باسی کرد کە ئەو ڕۆبەرۆکی کۆمەڵگەی مەیگرتیە خەڵکێک دەلێتن باشە دوو خۆ کەس یەکتریان خۆش بیت لە مەرحەلەیەکی معەن لەسەر سەبەبێکی لێک جیابوونەوە ئەوە هاوسەرگیری کرد ئەوە هاوسەرگیری کرد پەیوەندی بە ئوستازی دەکا یان بە جەنابەت دەکا یان بەم دەکا ئوستازیان ئەگەر عیلاجەکەم لێ بکەی ئەمن ناتوانم لە بیریکەم بابە تو هاوسەرگیریت کرد ئەتوو تەواو ئەو پەڕەی داخە ناتوانم لە بیریکەم کاکە لۆ ناتوانین لە بیریکەی وەڵڵا لە بیرکردن لە سیفەتە بنەڕەتیەکانی مرۆڤە هەر زۆر بە ئاسانی لە بیری دەکەی بەڵام ئەتوو بەدوای ئەو خوتوانەی مە بکەوە ناکرێ ئەمن طبعاەوە هەنگاوەکانم تەواو نەکرد جگە لە با بڵێن برزکردنی یادگاریەکان و جێگرەوە یەک لە شتانەوە لە دەکا مرۆڤەکان لە بیرکەی یاخود کەسە خۆشەویستەکانت ئەوەیەکە نەچێ سەر جێگەت هەتاوەکو کاتی تەواو خەوت دێ زۆر مشکلیە تو خەوت نێتم بچێ سەر جێگەت ڕاستەوخۆ فکردە سەر لایەوە کەسێکە خۆشت دەوێت ڕاستەوخۆ شەوان کە تەنها دەبی ئەو کاتە زۆر غەڵەتە نەهێشتنی کاتی بەتاڵت